يوسف 14 سنة بهذا البيت. نزیکە 14 ساڵە لەم خانووەدا دەژین. سەروی خانووەکەمان بەهۆی باران و بوومە لەرزەوە کەوتووەتە خوارەوە و مەترسی لەسەر ژیانمان دروست کردووە. لە ئێستادا مەترسی ڕوخانی خانووەکە زیاترە و ژیان لە ناو خانووی کەلاوەدا زۆر خراپە. شو اسمه البيت القديم نخاف على اطفالنا يقع عليهم. کۆنانە ئەترسین بڕخەدە سەر منداڵەکانماندا. زۆر کۆنە و باران زۆر کاریگەری لێ کردووە، تەنانەت ڕاگرەکان توانای هەڵگرتنیان نەماوە. هیوادارم لە ڕێگای دەستگاکەی ئێوە دەنگمان بگاتە لایەنی پەیوەندیدار و تا بێن بە چاوی خۆیان ببینن ئەم ماڵانە چۆن بۆتە کەلاوە. ئەگەر بێت و بڕوخێت خۆمان و منداڵەکانمان دەبینە ژێر خانووەکانەوە و گیانە دەست دەدەین. لە شاری کفری چەندین شوێنەوارمانەیە. شوێنوارش بە حکومی خۆتان نەزان بیناکان کۆنە و هەمووی داڕوخاوە. چکم هیچ کات ئێمە توانیمانە پارەکاری پاراستنی بۆین یا کاری نۆژەکردنەوەی بۆ بکەین. ماڵی مەجید پاشای بابان ئەمە بەهۆی کۆنی بیناکانەوەمانە هەمووی داڕوخاوە و ساین، بەڵام ئێمە هەموو سەرجەم شوێنەوارەکان نووسرا و مابووی کردی بۆ لایەنی پەیوەندیدار، نووسرا و دەرخستە و هەموو شتێکمان بۆی کردیە ئەو شوێنەوارێکە ئاید خۆمانە نۆژەنی بکەین و کاری پاراستنی بکەین. ئەو بیناکەلتوری شەقانۆکەلتوریانە کە ماون لەکردی و دان ڕوخاون بتوانین تەمریکی بکەین و دواتر کاری پاراستن و نۆژەنکردنەوەی بۆ بکەین. ساڵی پێش ئێستا زیاتر لە 40 خانی کەلتوری بووی لە کفری، بەڵام بەداخەوە بەهۆی کۆنی بیناکانەوە و ماوەیە زۆرە دروستکە، زیاتر لە 150 ساڵ پێش ئێستا دروستکەوە زۆربەی داڕخەوە. ئێستا تەنها 4-5 خانیە ماڵە، یعنی ناگەێت 8 خان وەر کاریگەری، چکم خانەکان زۆر کۆنن، هەمووی کۆنا، یعنی ئەگەر بێت و ئێستایش نەگەی پێ ئەوەیشی ماوە داڕخەیە. وەک ماڵ داوز دەریفە ئەم خانوو ماڵ مەجید پاشای بابانە کە ئێستا کۆشکی مەجیدپاکە ئێستا دیواری ئەو لای ئەگەری ڕۆخانەیە بەڵکەین ئەو خانە کەلتورانە کە مێژووی ئەم شارەمانە سلمێنیە بتوانین کاری پاراستن و کاری نۆژەنکردنەوەی بۆ بکەین و تەمریکی بکەین بەناو شوێنەوارەوە تاکو وەک خۆی بمێنێت و دانەڕۆخێت. ئێستا ئەم دوو شەو پێش ئێستا خانوویەک هاوڵاتیەک بەهۆی کۆنیەوە داڕوخا کاری پاراستنی بۆ ناکەنەوە. حکومەت چاوەڕێی حکومەتەکەن تاوی قەرەبوویان بکەنەوە و تاوەکو بتوانین ئێمە وەک شوێنەوار بیپاراستنین و نۆژەنی بکەینەوە.